کابرایکی ئەمیریە گرت و پێ دەڵێ جایزە ببی بە پێشمەرگە بڕۆیتە ئەو جەبهەیە و لەژێر ئاڵای کوفرە شەڕ بکەی بەچی دەلیلەکەی چێ لەسەرەوە حجەکەی وەیەکی ئەڵە مەلا سەید ئەحمەد چووە جا بۆ ئەمە بێ بە دەلیل هەتاکو تۆ بچی لە ببی بە پێشمەرگە بە دوای ئەوە وەڵا حجەتەکە دەوێت کە وڵای حاجی بیلال وتێتی جایزە حاجی بیلال وتێتی 1500 پێشمەرگەمان ئامادەیە و چاوەڕێی فەرمانی سەرۆک بارزانین ئەی بۆ چاوەڕێی سەرۆک پێغەمبەر ناکەی عەلەیهی سەڵات وسەلام ئەی بۆچی گوێت لێ نییە کە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ من قوتل تحت راية عمية فقتلة جاهلية هەر کەسە لەژێر ئاڵایەکی کوێرانەیە شەڕ بکە کوشتنەکەی بێ بە کوشتنێکی جاهیلی ئاڵای کوێرانە نەک ئاڵای کوفری سەریح ئاڵای عەلمانیەتێکی بێدینی پارتیوێچێتی لە پێناوی چێتە دەبی بە جوندیەک لەوێ تۆ پێویستە لەسەر سیرە و سونەتی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام پەروەردە بی بەڵێ سەمع تەاعە دەرەبڕی بۆ سەمع تەاعە لە معروفایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام معسوومە ئەم وحی خوایەی هێناوە خوای گەورە فەرمێ ولا يعصينك في معروف خۆ هەموو ئەمرێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چاکەیە لەژێر سەرپەرشتی وحیایە بەڵام مسلمانان فێرەکە ئافرەتانی مسلمانیش بەوانە فەرمێ کە بەیعەتیان دایتێ سەمع و تاعەت بۆ دەرببڕن لە چاکەیە بۆ پێغەمبەری خوا هەر فەرمانیان بە چاکە پێدا بەڵام ئەوە فێرکردنی ئێمەیە